بینەرن ڕێزدار سڵاف ئەف دەمێوە باش هیڤیا دەمێن خۆش بووەت خازین ئەس نەزیرکادانیت گەلوەدەمە بوو پێشکەشکردنا خەلەکە دیش بەرنامێوە بەرنامێ کوردی نابوو نیشانەوێ خەلەکێژی دوور وی بابەتەیە مرۆڤ القەیرانێ ji بۆ چارەسەریێ ئەدوی بیاویدا مەدوێت بپرسین چاوا سەردەریێ بکەین دەمێ شکەستن و کەفتنێدا ڕۆلێ ڕوشەمبیران چییە ji بۆ کێمکردنا باندورێ ئەدوان van ڕەوشێن بڤی ڕەنگەیدا مە چ جوورێ نێرینێ هەبیتن هەم بەردەمێن هەستیار و شکستنێدا بوچی کورد ئەت ڕەوشە ئاشتێدا خسارەت بیت نەک ئەت شەڕاندا فاکتەر و سەدەمێن مانەڤا کوردان چنە چ زانین و زانستێک مە پێتڤیە ji بۆ دەربازبوون ئەلڤان ڕەوشێن بڤی ئاوایی ئە پرسیارە و چەندین پرسیارên دیتر دهێنا ڕاستەکردن بۆ مامۆستای بەڕێز عەبدوڕەحمان سدیق خێربی مامۆستا مامۆستا مەدوێت بزانین دوێ ڕەوشانەهادا ئەم چەوە سەردەریە بکەین دەمێ شکەستن و کەفتن و ئاستەنگاندا بەڵێ بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان قسەیەکی جوانی مەولانای ڕۆمی هەیە دەڵێ ڕاستە نەخۆشی مەڕەض نەخۆشی ناخۆشە بەس وەکو هەموو شتێک ڕوویەکی دانشیرینی هەیە ڕوویەکی جوانی هەیە دەڵێ سوودێک لە سوودەکانی نەخۆشی ئەوەیە بۆ ئێمە کە دەتوانێت دکتۆری زانا دکتۆری شارەزا بۆ ئێمە دەربخات نەخۆشیەک هەیە هیچ دکتۆرێک پێی چارەسەر ناکرێ خۆی ناخۆشە ئەو ئیشە بەس بەهۆی ئەو ئیشە دەگەڕێن دەیبەن دوای دەڵێن فلانە دکتۆر توانی ئەو نەخۆشە عیلاج بکە بەهۆی ئەو نەخۆشیە دکتۆرێکی شارەزامان دەستکەوت دۆزیمانەوە یان دەڵێ فەقیری و هەژاری و نەبوونی و نەداری ناخۆشە بەس یەکێک لە سوودەکانی ئەوەیە بۆمان دەردەخات لە کۆمەڵگەکەی ئێمە چ ئینسانێک سەخیە و سەخاوەت دەبەخشێ و پارە دەبەخشێ بە هەژار ئەگەر ئەو فەقیریە نەبوایە هەژاری نەبوایە نەمان دەزانی فلانە کەس ئەوەندە سەخیە و پرۆژەی هەیە و پارە بە خەڵک دەدە ئەم دوو نمونەی ئەوە من نمونەیەکی دەخەمە سەر دەڵێم کەواتە هەموو شتێک چەند ناخۆش بێ دەتوانین ئێمە ئیستیفادەی لێ بکەین تۆ دەڵێ ئێمە لە گرفتێکین ئێمە لە قەیرانێکین ناخۆشە بەس ئێستش ئەو قەیرانە بۆمان دەردەخا ئەوە 5 ملیۆن کورد لە کوردستانی عێراق و باشووری کوردستان دەی ئێستا ڕۆژی ئەوەیە چێ بۆمان چارەسەر دەکە خۆ ئێمە دەتوانین هەمومان بڵین ئەمە خراپە و ئاوا بوو هۆکارەکەی وابوو ئەمە تەواو بەس جارێکی دیکە قەیرانیش بیخەیتە سەر قسەکانی مەولانە قەیرانیش ناخۆشە بەس ئەو قەیرانە ئەو گرفتە ئەو ئاریشەیە یەکێکی دەوێ چەند کەسێکی دەوێ دەی چارەسەری بۆ بدۆزەرەوە کەواتە ئێستا ئەو ڕۆژەیە کە دەبێت بڵین لە نێو قەیرانەکە دەتوانین کەسانێکمان دەستکەوێ کە چارەسەری ئەو گرفتەمان بۆ بکەین بۆچی کاتی خۆشی کە بریمەر حاکمی مەدەنی عێراق بوو دەچوویتە ژوورەکەی لە ژوورەکەی خۆی تەمان لەسەر مێزێک دانیشت بوو مێز و کورسی لە بەری پێشی مێزەکەی پان بوو پندێکی بە ئینگلیزی نووسی بوو کوردەکەی وا دەدەرچێ دەڵێ سەرکەوتن زیاتر لە 1000 باوکی هەیە سەرکەوتن زیاتر لە 1000 باوکی هەیە یعنی چی؟ یعنی لە حاڵەتی سەرکەوتن خەڵک زۆرە بەڵام ئەی ئەگە سەر نەکەوتی خاوەنی نابێ کەواتە لێرە ئەمە جارێکی دی پێمان دەڵێ ئێمە دەبێ عەکسەکەی چارەسەرکەین زانیومانە هەموو سەرکەوتنێک 1000 خاوەنی هەیە بەس ئەگە سەر نەکەوتی ئەگەر ئامانجەکەت نەهاتە دی خۆ لەوێش دەبێت کەسانێک هەبن نەڵێ من وام گوت ئەی من نەمگوت ئەمە غەڵەتە ئەبێ بڵێن چی ئادەی چێ بۆمان چارەسەر دەکە چێ دەتوانێت ئەمە چارەسەر گەر چارەسەری نەبوون دەبێت یعنی دەبێت هەر ببێ یعنی چۆن ئاریشە دروست دەبێت بە هەمان شێوە چارەسەریش هەر دروست دەبێت بەڵام ئێمە ئەو پرسیارە دەبێت لە هەمومان بکرێ هەمومان قسەی تێدا بکەین دەبێت سوود لە قایران و ئاریشە سوود وەربگرین لە کەلتوری کوردەواری خۆمان کەلتوری کوردەواری خۆمان لە حاڵەتی قەیران و ئاریشە و گرفتدا چ دەڵێ زەرەر لە نیوە بگەڕێتەوە باشە زەرەر لە نیوەش بگەڕێتەوە باشە کەواتە دەزانی تۆ زەرەر دەکەی بەڵام هەوڵ بدە با زەرەر لە نیوە بگەڕێتەوە لەوە زیاتر نەڕۆ ئەمە پێمان دەڵێ کەلتوری کوردەواری خۆمان لەم ڕووەپەندی ئاوای زۆر تێدایە کە پێمان دەڵێ ناکرێ ئێمە بڵین ینی تیاچووین ئیدر هەڵناسینەوە گوتنەوەی مامی عەلی چەند یا گونجە مامۆستا مالا یودری کله ولا یترک جله ئەتەوە یعنی ئێمە هەموو شتێکمان دەست نەکەوت خۆ لای کەمەکەیمان دەست دەکەوێت لای کەمەکەیمان دەست دەکەوێت هەر لێرەوە زۆر گرنگە ئەمڕۆ کە لەو بارودۆخ و قەیرانە دەبی
دەبێت لە ڕووی ئاستی نێودەوڵەتیش هەموو دۆستەکانت لەدەست نەدەی یعنی ئێستێمە کە ئەکەوینە ئاریشە و گرفتێکەوە دەڵێن خەتای ئەمریکایەکێک دەڵێ خەتای فڵانەیەکێک دەڵێ خەتای ئەوەیە یا دەچنە بەردەمی قونسوڵخانەکان جوێن دەدەن بەو دەوڵەتانە ئەوە چارەسەر نییە ئەوە ئاریشەیەکی دیکە دروست دەکەی بۆ چونکە ئەویش مرۆڤێکە کاری خۆی هەیە کارمەندە لەو شوێنە بۆیە دەبێت ینی حتا خۆپیشاندانەکانت زانستیانە بێ نووسینێکت هەیە پێشکەشی دەکەی دەنگت بەرز ناکەیتەوە بەسەر ئەو کارمەندەی کە لەو قونسوڵخانەیە وانە ئاڵای کەس ناسووتێنی ئاڵای کەس ناسووتێنی چونکە ئەوە هی هەموو گەلانی دیکەیە یعنی مەبەستم ئەوە بوو لە قەیراندا دەبێت ئەگەداری ئەم چەند خاڵە بڵێ مامۆستا هەر قەیرانێکی داد هەر زروفێکی نەخاستیدا ڕوشنبیر زانا بیرمەند ڕولی خۆی هەیە بووی بارودۆخێنەها ڕوشنبیرات وێ چ ڕۆل هەبیت هەموو جە دەمانگوت کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیە کە تا ڕادەیەک حیزبیە بە معنای هەمووی وەکو حیزبی لێ هاتوو بۆچی ڕۆشنبیر لە کۆمەلگەی ئێمەدا لە قەیرانەکاندا بۆ لە مەودووە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئاگداری بین بۆچی بەدەستی خۆت نییە تۆ حەزەکەی ڕۆشنبیر بی بە معنای ڕۆڵی تۆ ڕۆڵێکی ڕۆشنبیرانە بێت یارمەتی دەری سیاسیەکان بی بەڵام بینی بە زۆر هەموو ڕۆشنبیرەکان ورد ئەکەوینە ناو کارە حزبی و سیاسەکە لەبەر یەک سەبەبی سەرەکی کە ئێمە مادام پرۆسی دیموکراسی جێبەجێەکەین مادام حزبی سیاسیمان هەیە مادام حزبەکان دەچنە هەڵبژاردن و حکوومەت پێک دێنن هەستەکەی بۆچی ڕۆشنبیر ڕۆڵی کەم بۆتەوە هەستەکەی بۆچی ڕۆشنبیریش ڕۆڵەکەی بۆ بە ڕۆڵێکی سیاسی لەبەر چی لەبەر یەک خاڵی زۆر سەرەکی سەرنجی ئێبێ بدەینێ ئۆپۆزیسیۆن نەماوە لە وڵاتدا ئێمە هەڵەیەکی زۆر گەورەیە لە عێراقیشدا هەمووی دەیە بچێتە ناو حکوومەت ئۆپۆزیسیۆن نەما کە ئۆپۆزیسیۆن نەما ڕۆشنبیر کە دەیەوێت ڕەخنە بگرێ ڕەخنەگرتنەکەی وازانن ئەو ئۆپۆزیسیۆنە بەو دەڵێن ئێستا زۆرجار بە من دەڵێن مامۆستا تۆ بۆ هەڵوێستی سیاسیت بڵێ ئەڵم کاکە من بۆیە کاری حیزبی ناکەم بۆ ئەوەی بە ڕۆشنبیرانە قسە بکەم تۆ لە حیزب داوای هەڵوێستکە لە ڕۆشنبیر داوا مەکە کەواتە لێمان تێکچووە کاری ڕۆشنبیری چ بکات کاری ڕۆشنبیری پێ دەڵێن کاری ڕەخنە بە مانایەکی دیکە ڕەخنە دەگرێت لە بارەوە ڕۆشنبیر خەونێکی هەیە قسەیەکی هەیە سیاسەکان دەبێ بۆی جێبەجێ بکەن هەوڵ بدەن بۆی بێن نەدی بیکەنە پرۆژە ڕەخنەگەر ئەڵێن ئەگەر تەسویریکەی لە زۆربەی سەرچاوەکاندا دەڵێن ئەگەر بتەوێت تەسویریکەی ینی وێنایی بکەی دەڵێن ڕەخنەگر کەسی دانیشتووە لە تەنیشتی شۆفێر تۆ شۆفێری دێی لە ئاکرێ بۆ هەولێر کە وەختێ دێی کەسی تەنیشتی دۆ 50 ساڵە لەو ڕێگە هاتوچۆ دەکە بە تۆ دەڵێ ئێستا تاسەیەک دێ دەڵێ ئێستا پێچێک دێ دەڵێ ئێستا تەسک دەبێتەوە جادەکە ئێستا فراوان دەبێتەوە ئێستا وا دەبێت تۆش پێی دەڵێ باشە تو ئاوا دەزانی بۆ شۆفێری ناکەی دەڵێ من شۆفێر نیم بەس من یارمەتی دەری شۆفێرم یارمەتی دەدەم ئەو علمەم هەیە بەس ئەو ئیشە ناکەم من ئێمە لە کوردەواری خۆمانە ڕۆشنبیر هەر قسێ بکە دەڵێن ئەنجا باشە ئەو علمە دەزانی بۆ نای خۆت بیکەی نابێ ڕۆشنبیر بێ سیاست بکە ینی حزبایەتێکە بکە نابێ ئەو بێ ئیشەکە جێبەجێ بکە ئێمە ڕاوێژکارمانێ زۆر جار ڕاوێژکارێک مەسەن لە شوێنێکە قسە ئەکا دیومە پێڵەن وڵای قسەکانت زۆر باشە جا بۆ خۆت تەنفیزی ناکەی نابێ وای پێ بڵێ ئەو گوتوێتی ئەمە قسەیەکە ئەمە پرۆژەیەکە ئێوە جێبەجێکەن ئەگەر پێتان نەکرێ و ئەگەر پێتان ناکرێ بەڵام پێمان ناکرێەوە بەستم ئەوە بوو ئەمە خاڵێکی زۆر سەرێکی کاتێمە کۆمەڵگەی ئێمە بڵین بڵێ بۆ ڕۆشنبیرکردنی سیاسیەکان بڵێن نەخێر بۆ بە سیاسیکردنی ڕۆشنبیرە جوانە دەستخۆش مامۆستا دەوێت بزانین چ جۆری نێرینێمە هەبیتن هەمبەر وان ڕەوشێن هەستیار و ناسکدا ئەم تێڕەت بورین ڕاستە ئەو تەماشاکردنی خۆمان زۆر گرنگە ڕەنگە زۆر جاتەوە میوانێکت دێ لە ماڵی خۆتان پێت دەڵێ ئەوە ئەو دەستکاری بکە وڵات تەماشادەکی زۆر ڕاستە ئەی تۆ بۆ لە بیرت نەبوو چونکە تۆ خۆت لە ناو ئیشەکەی زۆر یان یەکێک تەماشای تۆپێن دەکا زۆر دەڵێ ئەوە وابکە وابکە یەکێک تەماشای شەترەنج دەکات دوو کەس یاری دەکەن قسەی زۆر جوانی پێ بەس ئەوانەی لە ناو ئیشەکەن هەستی پێ ناکەن چونکە لە ڕووی دەرونیەوە لە بارودۆخێکی تردا ئافاقەتی بەرتەسک ئەوی کە تەماشا دەکا زیاتر دەبینێ دەکرێت سوود دە قسانە وەربگیرێ ئێمە ڕۆژەڵات ناسەکان کە هاتوون هەموو شتێکیان گوتووە ئەوان چۆن لە ئێمەیان ڕوانیوە لە شکست و لە سەرکەوتن و لە کەوتن و هەموو بارودۆخێکدا مەسەلەن گەشتەکەی کلۆدیۆس جێمس ڕیچ لە 1920 هەموو ئەم پارچانەی کوردستان گەڕاوە دەڵێ کورد بە شێوازێکی سەرەکی گەلێکی ئازان ئەو پێمان دەڵێ ینی خۆشمان زانیومانە و ئەویش واقعیش هەروە باشەوە زانیمان گەلێکی ئازین بەڵام زۆر گرنگە ئەو ئازایەتی ئەو کە باسی دەکا باسی ئازایەتی جەستە دەکە باسی ئازایەتی لە شەڕدا دەکە ئەبینی چۆنە ینی ئازایەتەکە تعریفی کردووە لەو بابەتێ تەنانەت خەڵکی دیکەش مەسەلەن نیکیتین ڕۆژەڵات ناسێکی دیکەیە دەڵێ کورد کاردۆ
بە زمانێک لەو زمانانی ئەو سەردەمانی پێشوو یعنی بەتەڵ یعنی پاڵەوان یعنی کە دەڵێ کورد و کاردۆ یعنی پاڵەوان تەنانەت شەرەفخانی بەدلیسی ژوا دەڵێ شەرەفخانی بەدلیسی دەڵێ وشەی کورد ناو نییە وەصفە بۆ ئەو گەلە دەڵێ مانای چێ وەصفە بۆ ئەو گەلە یعنی دەڵێ کورد بە مانای پاڵەوان دێ کە دەڵێ کوردستان یعنی وڵاتی نیشتیمانی پاڵەوانان کەواتەمە هەمووی ئەم نووسینانەوە دەڵێن ئەو تۆ بەڵام ئازایەتەکەیان هەموو بردۆتەوە بۆ ئەو هۆکارە زاتیانی کەوا لە جەستەی کووردا هەیە و ئازایە تەنانەت تووسە لە بواری کرێکاری ئەگەس تەماشاکەی ینی کرێکاری کورد هەیە و کرێکاری غیری ئەوەش هەیە کە دەچی بۆ ئەو شوێنانی یەکێک کرێکاری دەوێت ئەگەر خاوەنی ئەوەی کە خانوو دروست دەکات عەرەب بێ تورکمان بێ ئاشووری بێ دەڵێ کرێکاری کوردم دەوێت دەزانێت ئەو ئیش باشتر دەکات ئازاتر مەبەستم چی بوو مەبەستمەوە بوو ئەمە باسییان لە ئازایەتی کووردە بەس ئەف ئازایەتیە و ئەف جورئەتە مامۆستاتنی کافیە یانجی تشتێکی ترژی ئەوە پرسیارێکی جوانە کەواتە ئەو ئازایەتیە لە شەردا بە کەڵک دێ بەڵام دوای شەڕ پێویستیت بە فکرە کەواتە قسەکەی تۆ تەواوە پێویستیمان بە چییە پێویستیمان بە شتێکی دیکەیە کە دەڵێن لە کتێبی شخصی کوردی دکتۆر ئەحمەد خەلیل ئەڵێ کورد کێشەیەکی هەیە زانیومانە ئازایە بەڵام کێشەیەکی هەیە ئەو کتێبەکەی بە عەرەبیە شخصیە کوردیە دەڵێ کورد حاڵەتێکی هەیە پێی دەگوترێت شخصیەت لا قیناع یعنی بێماسکی شخصێکە ڕاستەقینە دەڵێ لە سیاستدا ئەوە سوودی نییە دەڵێ یعنی کورد کە کاتێک سیاست دەکا وەکو یەکێک دەیکا هەموو یاریەکە مەکشوفە لە بەردەمی هەموو خەڵکیش دەزانێت ئەو چۆن یاری دەکە یعنی سە من نەگە بڵێم لە 10 ساڵیەوە متابعە و بە دووەداچوونی وەرزشیم هەیە وڵاتێکی وەکو هۆڵەندا لە 1970 من شەشی سەرەتایی بووم ئەوە گەشتە یاری کۆتایی جامی جیهان نەیبردەوە دۆڕا بە ئەڵمانیا لە 1970 دوای 4 ساڵ هەر گەشتەوە یاری کۆتایی دۆڕا بە ئەرجەنتین نەیبردەوە لە 2010 هەر گەیشتەوە کۆتایی دۆڕاندی نەیبردەوە لە ئەسپانیا دۆڕە دەڵێن یعنی چی وڵاتێک یعنی دەوڵەتێک سێ جار دەگاتە یاری کۆتایی و ناباتەوە دەڵێن یاریکردنی هۆڵندیەکان کەشف بۆ بەرامبەرەکانی هەر ئەو ڕاهێنەرە هۆڵندیانە ئەو جۆرە یاریکردانیان گواستەوە بۆ بەرشەلۆنە و تیکی تاکا و ئەو جۆرە یاریکردە 4 ساڵێک بە کەڵکی هات بەڵام دوای ورد مۆرینهۆ و هاوشێوەکانی کەشفیان کرد زانیان چۆن یاریەکە ئێستا بەرشەلۆنە وەکو یانەیەکی ئاساییە ئەم وەرزشە کە بریمەر دەڵێ سیاستش وەرزشێکی خوێناویە بیهێنەرەوە بۆ ئەوێ دەبێت لە سیاستدا ئازایەتی ئەوەیە بەرامبەرەکان نەزانن هەنگاوەکانی داهاتوت چییە نەتخوێننەوە نەزانن تۆ چ دەڵێ چۆن هەنگاو دێنەی هەنگاوەکانت چۆنە لەبەر ئەوە زۆر قسە لەو بارە جۆناتان ڕاندڵیش ڕۆژنامە نووسێکە لەسەر کورد زۆری گوتووە دەڵێ شایدی بۆ ئەم قسەیە دەدا کە کورد ئازایە لە جەستە کورد ئازایە لە شەردا بەڵام لە سیاستدا هەنگاوەکانی کەشفە هەنگاوەکانی بینراوە کەواتە تۆ ئەگەبتەوێت سەرکەوی دەبێت شێوازی گەمەکردنە سیاسەکەت شاراوە بێ وەکو زۆربەی وڵاتان زۆر جار نازانی هەنگاوی دووەمیان چییە نازانی بەیانی چیەکەن کەواتە دەبێت بێژی هەر سیاسەتێکە کەشف بیتن ناوێژنەوێ سیاست پتر بێژنەوێ سادەیی ڕاست اینجا لەبەر ئەوەیە دەبینی کەسێک ئازار بێ لە شەردا کورد هەر دەڵێ فڵانە کەس دەڵێ شێرە ئەوە ئازایە بەڵام تۆ پێت ناخۆشە بە یەکێک بڵێن ئەوە ڕێویە پێی ناخۆشە بۆچی بەڵام ڕۆمل وەختێ شەر دەکا ئەنیە دەڵێن ثعلب الصحرا یعنی ڕێوی بیابان وەختێکە بە هێنری کیسنجەر ئێستا تەمەنی 94 ساڵە و لە سیاستدا قسە دەکا پێی دەگوترێ ثعلبی سیاست یعنی ڕێوی سیاست ئازایت گۆڕەپۆنە سیاسەتێدا عەزاڵەت نییە بەڵێ ڕاست دەست خۆش مامۆستا وەکە دیار هەیە نێرینێکی سەحکەینە ڕەوشە کووردا هەردەم کورد ئاشتیدا زەرارمەند بووە نەت شەڕادا زەرارمەند بووە ئەوە چ دگەهێنیتن ئەوەش قسەی لەسەر کراوە قسەی لەسەرەوە کراوە کە باسی کورد دەکرێت لە ئاستی یعنی جیهانیدا کەسایەتی کوردی کەشی دەکرێتەوە دەڵێن کورد هەمیشە سەرکەوتنەکانی 100% نەبووە نەگەشتوتە ئاستی دڵنیایی بە درێژایی مێژوو ئەمە ڕاستە بەڵام دەڵێن لە هەمان کاتیشدا کورد قەت شکستەکانی لە ئاستی کۆتاییە نەبووە ئیدی بڵێ هەڵناسێت بووچی چین لێ پرسیاری ئەم حاڵەتێکە وەکو وەصف کە دەیخوێنیتەوە ئاوا دەردەچێت بەڵام کە تەحلیلی دەکەیت و شی دەکەیتەوە پرسیاری دیکە دروست دەبێت پرسیاری دیکە دروست دەبێت دەڵێن گەمەکە کە کورد دەیکا لەگەڵ دەوروبەریدا دووبارە کە باسم کرد گەمەکە دەرکەوتووە بۆ ئەوانی دیکە دەڵێن چۆن دەڵێن ئێمە تەماشا دەکەی لە کوردستانی ئەم بەشەی کوردستانبی کە لە عێراقا بتەوێت سەرکەوی بەسەر عێراقدا مافەکانت بێنی
وەکو پێشوو لەگەڵ ئێرانی زمانیشا لەگەڵ ئێران ڕێک دەکەوی کاتە لەگەڵ بەشێکی تر ڕێکەوتوی کە کوردی هەیە کاتێک کە ئەو دوانە ڕێک دەکەونەوە تۆ وازە تۆ دێنێتەوە ئەتوانی لەگەڵ تورکیا ڕێکەوی دژ بە عێراق بەڵام پاش ماوەیەکی دی ئەو دووە ڕێک دەکەونەوە کە زیانی دەبێ بۆ ئەوان تۆ دەتوانانی لەگەڵ سووریا ڕێکەوی فترەیەک سووریا خۆ زۆر هەندێک لە حیزبەکانمان لە سووریا دروست بوونە چونکە بەعسی سووری دژ بە بەعسی عێراقی بوو بەڵام دوای ماوەیەکی دیکە ئەو سووریا لەگەڵ ئەو عێراقدا ئاش دەبێتەوە تۆ جارێکی دیکە دەدۆڕنی دەکرێت لەگەڵ عێراقدا بیدژ کەواتە ئەم چوار پارچەیە ئەم چوار پارچەی کوردستانە ئەم چوار دەوڵەتی دەوروبەرمان سووریا عێراق تورکیا ئێران چۆن لەگەڵی ڕێکەوی دژ بە شوێنەکەی دیکە دوای ماوەیەکی دیکە کە لە بەرژەوەندیان نابێ ئەوان ڕێک دەکەونەوە کە ڕێککەوتنەوە جارێکی دیکە تۆ ئەمە گەمەکەیە پێم بڵێ هەتا ئێستا لەو گەمەیە دەرنەچووتە کە دەرنەچووی لەو گەمەیە هەمویان دەزانن کەی گەشتە ئاستی کۆتایی کەی زەرری کرد ئەو شوێنە واز دێنێ لە گەمەکە لەبەر ئەوە دەڵێن ینی ئەوەی ئەو قسەی لە چۆ پەیدا بۆ دەڵێن ئەوەی کورد دەستی دەکەوێت بە سەربازی لە مێزی گفتوگۆ دەیدۆڕێنێ ئەو قسەیە لەوە هاتووە کە تۆ گەمەکە هی خۆت نییە بۆچی چونکە گەمەی سەربازی پێویستی بە چەکە چەک تۆ دروستێکەکەی تۆ کارگەی دروستکردنی چەکت نییە بێ وەرگری ئەو شوێنەکە لێ قەتع کردی ئیدی ناتوانانی کەواتە ئەمە لێرە پێمان دەڵێ هەموو چۆن دەڵێ قەیرانێک و گرفتێک و ئاریشەیەک دەبێت سوودی لێوەربگرین دەبێت وەکو ئەزمونێک تەماشایکەین ئەوەش زۆر گرنگە کە کورد هەمیشە لە هەر حاڵەتێکدا کە ئەگەر تووشی نسکە و شکستیش بێ هەستاوەتەوە من نمونەیەک پێ دەڵێم ناڵێن شکستی 75 زۆر گەورە بوو وانە بەڵام تۆ سێری دوو حیزبی سەرەکی کوردستان بکە یەکێک دەڵێ شۆڕشی گوڵان ئاخر گوڵان یعنی تۆ مانگێک دوو مانگ لە دوایی ئەو نسکۆیە هەستاویتەوە وانە ئەو مانگی سێتەوە لە مانگی 5 هەستاویتەوە وانە حزبەکەی دیکە دووبارە لە مانگی حوزەیراندا دروست بووە کەواتە ئەویش چ دەڵێ ئەودا یەک لە دوای دوو مانگ لە دوای سێ مانگ دروست بۆ تۆ جارێکی دیژان تۆ دەڵێ 88 کە پێیان دەگوت ئیختیفا کورد پێی دەگوت ئیختیفا لە دوای کیمیابارانی 88 ینی پشتی بەردێکیش نەما کوردێک تایدانیشێ ئەمجا لە ئازایەتی تۆنا ئەمجا بەرامبەرەکەت هەڵەیەکی گەورەی کرچوو کوێتی داگیر کرد دنیا و سی دەوڵەت لەسەری کۆبوونەوە تۆ سەرهەڵدانت پشتی 3 ساڵ کرد ڕاپەڕینت لە دوای 3 ساڵ لە 88 لە 91 ڕاپەڕینت کرد و دنیا هاوچەشەکان گۆڕا کەواتە ئەگەر خۆشمان ئەو توانایەمان نەبێ هاوچەشەکان دەگۆڕێن مامۆستا کورد gelê Kurd bi dirêjahiya dîroka xwe ke dîrokeka gelek dirêj heye û pîlan û dijminkariyeka zûr ya van Kurda hatiye kirin. Erê Kurd çawa maye çi fakterek hebûye ke Kurd ta êsta bimîndin. بڕوانە زۆرجا دەڵێن فاکتەرەکانی مانەوەی نەتەوەیە کۆمەڵە شتێکە یەک دەڵێ ئاینی هاوبەشە یەک دەڵێ مەزەبی هاوبەشە یەک دەڵێ زمانی هاوبەشە کە کورد چییە؟ کە دەخوێننەوە کورد دەخوێنەوە بزانین ئێمە تا ئێستا کە توانیمانە زمانێکی یەکگرت و دروستکەین نەمانتوانی وستاندا ناوچەیەک بەو زمانە بەو دیالێکتە بەو چۆن دەڵێ مەبەست لەهەجات نییە شێوەزار بڵێم ناوچەیەک بە شێوەزارێک دەخوێن ناوچەیە بە شێوەزاری کەواتە لەگەڵ ئەوەشدا ئێمە نەفەوتاوی یعنی کەواتە ئەگە بڵێ زمانێکی ستانداردی هاوبەش ئێمەی کۆ کردوێتەوە هێشتا ئەویشمان نییە چوار شێوەزارمان هەیە قسەی پێدەچیمان هەیە کە تا ئێستا دەڵێن ئەو هاوچێشەی کە دۆزراوەتەوە کورد پابەندبوون و خۆشەویستی بۆ خاکە خاک لەبەرەوە کورد کە هەرچی بەسەر بێ قسە ناکە بەس خاک لە دەست بدا پێی ناخۆشە ئەوەی پێ ناخۆشە بۆی ئەگەر بستێک خاکی بەدەستەوە ما بێ کورد دەتوانێت هەستێتەوە بستێک خاکی بەدەستەوە ما بێت دەتوانێت هەستێتەوە بۆ چونکە خاک پەیوەندی لەگەڵ کووردا پەیوەندی دایکە ئەو قسەیە لەوە نەگوت بە خۆڕایی نەگوتراوە دەڵێن کورد ئەگەر هیچ دۆستێکی نەبێت چیاکان دۆستی کووردە چیا بەمانای خاک چیا بەمانای خاک یعنی کورد وەکو خاک بە خاکەوە بەستراوەتەوە مینۆڕسکی ڕۆژەڵات ناز دەڵێ شتێک هەیە لە نێو کووردا لە هیچ دنیایەکی دیکە نەمدیوە دەڵێ کورد لە پارچەیەکی بچکۆلەی ئەرزا لەگەڵیدا دەڕۆی دەڵێ ئەوە چای فلانە دوای چیاکە زانی ناوی لێناوە دەڵێ ئەمە لە دنیا هەیە بەس دوای لوتکەی چیاکان دەڵێ ئەوە لوتکەی فلانە ئەوە لوتکەی فلانە دەڵێ ئەوە کانی فلانە ئەوە کانی فلانە ئەوە ئەرزی فلانە ئەو پارچە بەرد ئەڵێ ئەو بەردەی ناو بەردە ئەوە تۆزا بەردە قارەمە یعنی مەبەستم چی بوو هەر بستێک لە خاکی کوردستان هەر بەردێک هەر کانیاوێک هەر لوتکەی چیایەک هەر بستە خاچێک دەڵێ کورد ناوی لێناوە وەکو منداڵەکانی خۆی ناوی لێناوە دەیناسێ شارەزای بووە نیشانەی خۆشەویستی بۆ ئەو شوێنێ لەبەر ئەوەیە دەڵێ دەبینی نمونەی ترمانێ دەڵێن کاتی خۆی نەبوخزنەسەر لە سەردەمی مادەکان و کلدانەکانە ئەوە کچێکی کوردی خواستووە دەڵێن هۆکاری دروستکردنی باخچە هەڵەواسراوەکان جەنائینی معەلەقە لەبەر خاتری ئەو کچە کووردە بۆ چونکە ئەو ناژێ لە بابل ناتوانێت بژێ لەبەرەوە شدێ باخچەیەکی بۆ دروست دەکە هاوشێوەی کوردستان
یەکێکی دیکە لە ڕۆژەڵات ناسەکانی ئێستا یعنی سەردەمی ئێستامان دەڵێ سەعیدی کوردی بەدی زەمان سەعیدی کوردی سەعیدی نورسی دەڵێ چونکە فێری ژینگەی کوردستان و خاک و هەوای کوردستان بووە وەکو نەفی دەکەن بۆ ڕۆژئاوای تورکیا بۆ ڕۆژئاوای ئەنادۆڵ و بۆ بارلا بۆ شاری پارلا 8 ساڵ و نیو لەوێ دەبێ داوا دەکات چی بۆ دروستکەن یعنی خانوویەکیان لەسەر درەختێکی بەرز لە بەردەمی ماڵەکەی بۆ دروست دەچێتە سەر ئەو خانۆ ژوورە بچکۆلێ ژوورێکی بچکۆلە نەجارێک بۆی دروست کردووە لە تەختە دەچێتە سەر ئەو درەختە پیرە بەرزە بڵندە لە ژینگەیەکی وەکو ژینگەی واندا دەژێ بۆ نمونە ئەمە هەمووی پێمان دەڵێ پەیوەستبوونی کورد بە خاکی خۆی بە ناونانی هەر بستێک لە خاکی خۆی خاڵی بەهێز ئەمسا هەر وی بیاوی جانابێتەدا بەحەس لێتکەتن چەوە مفای ئلشارە زاین جیهانی وەربگرین بۆ ڕاوینەڤەل شکستە لە بابەتەکانی شارەزایانی جیهان و خوێندنەوەمان بۆیان شت فێر دەبین یەکێک لەوانەی کە فێری دەبین و گرنگە بایەخی زیاتری پێ بدەین هاوکێشەی نێوان جوغرافیا و تاریخە جوغرافیا و تاریخ یعنی مێژوو لەگەڵ جوگرافیا دەڵێن تۆ هەر کەسێکی دیکە بە ئاسانی دەتوانێت مێژوو دەستکاری بکە دیومانە زۆر جا دەڵێن مێژوو سەرکەوتوەکان دەینووسنەوە مانای چییە دەتوانی کتێبێکی مێژوو بێنی دەستکاری بکەی وای لێ بکەیتەوە فلان سەرکەوتۆ فلان سەر نەکەوتو دەشڕاب چەند ساڵ لە دەخوێنی بۆیە ڕژێمەیەک لە دوایەکانی عێراق هەرچەند گۆڕابێتی دەستکاری کتێبی مێژویان کردووە دەڵێن دەستکاریکردنی مێژوو ئاسانە بەس دەستکاریکردنی جوگرافیا قورسە دەستکاریکردنی جوگرافیا قورسە لەبەرچی لەبەر ئەوەی کە ئیبن خەلدون ئەویش کە گەڕیدەیەک بۆ ڕەحالەیەک بووە دەڵێ جوغرافیا قەدەری ئینسانە دەست بۆ بردننی قورسترە لە دەست بۆ بردن بۆ مێژوو تۆش دەڵێ ئەحادیث المەوضوع ینی خەڵک دەتوانێت بەدەمی پێغەمبەر درودی خۆی لەسەر حەدیثی مەوضوع دروستدانرا وانە بەڵام ناتوانێت جوغرافیاکەی بگۆڕێ بڵێ لەوێ نەبووە لە فلان شوێن بەس vêgovê نییە دەستکاری جوغرافیا کوردان تێتەکردن ئەنج ئەمەیە ئەم دەستکاریکردنی جوغرافیا گەورە یا بڵین خەڵکی بەهێز دەتوانێت دەستکاری بکە ئەگەر هێزت نەبوو ناتوانانی دەستکاری بکەیت هێزێکت لە پشت نەبوو ناتوانانی دەستکاری بکەیت بۆیە هیگڵ دەڵێ تەنیاوانەیەک لە مێژوو فێری دەبین ئەوەیە کە کەس لە مێژوو فێر نابێت کەواتە زۆر گرنگە بە چاوێکی ورتر و چاکتر ئینسان مێژوو بخوێنێتەوە اینجا زۆر گرنگە بزانی بۆچی جوگرافیا زەحمەتە لەبەر ئەوە زەحمەتە گۆرباچۆف کە لە ژیاندا ماوە و لەسەر دەستی ئەو یەکێتی سۆڤێتی جاران هەڵوەشایەوە لە کتێبی پرۆستۆریکا دەڵێ دنیا هەمووی بەرژەوەندیەکانیان بەیەکەوە بەستراوەتەوە وەکو ئەو کەسانەی کەوا متەسەلیقی جیبال وەک ئەوانەی کەوا بە چیاکاندا سەر دەکەون شێوازێک لە سەرکەوتن هەیە بە چیا ئمە دەکەسین دەمانەوێت سەرکەوین بە چیایەکە بە حەبلێک هەمومان بەیەکەوە بەستراوینەتەوە بۆ ئەوەی کەسمان ئەویتر بەجێ نەهێڵێ لەو حاڵەتە دەبێت هیچمان هەڵە نەکەین یا هەمومان بەیەکەوە سەر دەکەوین یەک کەس بکەوێ هەموو دەکەوێت دەڵێ ئەمڕۆ بەرژەوەندەکانی دنیا وەکو سەرکەوتنە بۆ سەر چیایەک بە کۆمەڵ سەر دەکەوین بە حەبلێکیش هەمومان بە یەکتر بەستراوین یان هەموو سەر دەکەوین یان هەموو ژێر دەکەوین لە ئەنجامدا ئەمەش پێمان دەڵێ شکست و گرفت و ئاریشە هی هەمومانە نابێ ئێمە بیدەین بە یەک کەس و یەک لایەن و ئەوانە دەبەرەوە هەمومان بە یەک سەر دەکەوین بە یەک دینە خوارد هەر ئەمەیەکە جۆرج بۆشی باوک لە کتێبەکەی خۆی داجارێکی تر لوکینگ فۆرۆر دەڵێ ئێمە زۆرمان بڕیوە دەڵێ من هەرچەند وەکو سەرۆکێکی ئەمریکی کە تەماشای پێشەوە دەکەم تەماشا دەکەم ئێمە تەماشای دواوە دەکەم کە تەماشای دواوە دەکەم سێرەکەم مەسافۆ ماوەیەکی باشم بڕیوە بەس کە تەماشای پێشی خۆم دەکەم سێرەکەم کە ئەرکێکی زۆرمان لە پێش ماوە ئێمەش ئەگەر سوود لەو سەرۆکە وەرگری پێمان دەڵێ ئەو تاریخەوە ئەو ئەزمونە پێمان دەڵێ کە هێشتا زۆر شت ماوە دەتوانین سوودی لێوەرگین ئەمێ برف ناوبڕێکین مامۆستا لە دوێتن وێ پرسیارە بیکەن بەحسا شارەزاین جیهانی کرد کە مفای لێوەربگرین ئەری بوچی ئەم احتیمادی بدەینە سەر شارەزاین جیهانی بوچی ئەم گرنگی نادانی ناواخۆ هەردووکی گرنگە بەڵام ئێمە کورد کەمتر سوود لە خۆمان دەبینین ئەوە یەکێکە لە خاڵە لاوازەکانمان ینی زۆر گرنگە کە هەمیشە ئێمەش وەکو خەڵکی دیکە یعنی ئەو گۆرباچۆڤێکەوە وەکو گوتمان کاتی خۆی بوو بەمای ڕەخنەگرتن لە بیر و بۆچوونی مەسەلەن مارکسیزم ئەو بابەتانە توانی قسە و باسێک بکات و یەکێتی سۆڤێتی بەرەو ئەم حاڵەتی ئێستا هێنا جا مەسعود محەممەد بەڕەحمەد بێ کوڕی مەلای گەورە لە کتێبێکی دەڵێ نووسیویەتی دەڵێ بەڕێز گۆرباچۆف ئەوەی تۆ کردت چونکە پێگەکەی تۆ بڵندە و لە دنیاوە دیاری خەڵک وا دەزانێت بەس تۆ ئەوە زانیوە بەڵام من لەم کوردستانە و لە لادێ و لە شوێنێکی دوورە دەستی ئەم کوردستانە من پێشی تۆ قسانم کردووە بەسکەی جۆی لە من نەبووە جەمەدەم ناوی مامۆستا مەسعود محەممەدم هێنا کە هەندێک پێی دەڵێ فەیلسوفی کورد کە هەندێک پێی دەڵێ بیرمەندی کورد سێ خاڵی زۆر سەرەکیمان بۆ باز دەکات دەڵێ زۆر سەرەکیە ئێمە وەکو تاکی کورد و وەکو ئەزمموی کورد ئەوە بزانین کە تاکی کورد پێنەگەیەنراوە لە ڕووی زانستی خۆڕسکە چۆن لەدایک دەبین
وەکو دایکمان چیمان پێ دەڵێ چۆن سیاست دەکەین چۆن ژیان دەکەین چۆن لەگەڵ دەرودراسی چی دەکەین هەر ئەوەمان پێ یعنی ئێستا تۆ فەلسفەی سەرکەوتن لە سەرکەوتنا دەبێت چ بکەی نیمانە بە شێوازی زانستی ئەی لە کاتی نسکۆ و لە کاتی شکستا دەبێت چی بکەی نیمانە بە زانستی ئەمە وڵاتانی ئەوروپا خەڵکی خۆیان ئاوا ڕادێنن یعنی قوتابخانەی ئێمە فێرکردنە نەپەروەردەیە ئەوانە هەمووی مەسعود محەممەد لە خاڵی سەرێکی باسی دەکە خاڵی دوم دەڵێ زۆر گرنگە ئەو بزانیکە بە شێوازێکی کوردانە دەبێ بیر بکەینەوە یا بەمانە بیرکردنەوەیەک تاکی کورد بەو شێوازە پێ بگەێنرێ خاڵی سەرێکی سێمی ئەوەیە دەڵێ ئێمە تاکی کوردمان لێ زیاد نییە مامۆستا مەسعود محەممەد دەڵێ هیچ کوردێکمان لێ زیاد نییە هیچ کوردێکمان لێ زیاد نییە دەڵێت تەنانەت ئەو کاتی کە من وەزیر بوومە لە بەغدا خەڵک هەبووە مەسەلەن پێشمەرگە بووە یان مووقیفی عسکەری و سیاسی تەواو نەبووە بە سیارەی خۆم بە دزیەوە هێناومەتۆ دەڵێ ئێمە دەبێت کورد هەر پشتی یەک بگرین قسەیەکی دیکەی هەیە کاتی خۆی کردوێتی بۆ کوردانی ڕۆژهەڵات دەڵێ ئەگەر پێم بڵێن فلانە کوردیش خائینە من هەر دەستی لێبەرنادەم نامەوە دوژمن بۆ خۆی بیبە دەیهێنمەوە بۆ خۆم بە هەر بۆ خۆم بێ ئەمستا دەمێ ناوبڕێ هاتی و پشتی ناوبڕێ دەهێنە لای جەنابێتە بێنێن بەرز دەمێ بهێن بەدانێکی هاتی و دێهێنە لای وێن بەرز بینەرن هێژا دووبارە سەڵاف بەردەوامین گەلوە بۆ درێژە پێداناوی خەلەکێ و مەدوێت بپرسین بەمستا چەوە هاوکێشە نێودەوڵەتی تێبگەهین بۆ وێ ڕەوشانها کە گەلێک کورتی ڕەتبووریتن ڕاستە هاوکێشەی نێودەوڵەتیە کە تەماشا بکەی ئێستاکە و دەبینی بە ئاسانی هیچ زۆر وردکردنەوەی ناوێ سێر دەکەی جیاوازیەک دەبینی دەڵێن لە سەردەمی جۆرج دەبلیو بۆشدا ئەمریکەکان خۆیان هاتن بۆ عێراق خۆیان شەڕیان کرد بۆیە دەڵێن 5,000 جوندیمان کوژراوە بۆیە دەڵێن ئەوەندە جوندیمان بریندارە دەڵێن هەندێک دەڵێ ئۆباما ئاشتی خوازە هەندێک دەڵێن نا ئۆباما ئاشتی خواز نییە ئۆباما شەڕی بە خەڵکی دیکە کرد ئۆباما وڵاتەکانی دیکەی بەکارهێنا و بۆ شێوازە بۆی ئێستش دەبینی یعنی لە زۆربەی وڵاتانە گۆڕانکاریەکانی بەهاری عەرەبی و نازانم چی بە خەڵکی وڵاتەکە گۆڕانکارێکی کرد خۆی هیچی نەکرد جەمەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو برێجنسکی ڕاوێژکاری ئاسایشی نیشتیمانی ئەمریکا ئەو باسە دەکا لە کتێبێکدا کراوە بە عەرەبی بەینە عەسڕین ئەنی دەڵێ ئەمریکا پێویست ناکات وەکو دەڵێ لەسەر ئەرزدا خۆی بجەنگێ دەتوانێت سوود لە جەنگاوەری نێوخۆی ئەو وڵاتانە وەربگرێ جام هەر قسەی ئەوان نییە قسەی وڵاتەکانی دیکەشە ینی تۆ بینی ئێستا لە زۆربەی وڵاتانی دنیا دەوڵەتەکان هاوکێشەکانیان گۆڕیوە فێری ئەوە بوونە دەڵێ من لە ئاسمانەوە یارمەتی دەدەم لە ئەرزا تۆ شەڕ بکە کەواتە تۆ جارێکی دیکە هەموو چۆن دەڵێ توانە سەربازیەکان هەرهی خۆت نییە کەواتە هاوکێشەی دنیا ئێستاکە شتێکە پێی دەگوترێ حربی بەدیلە یعنی مانای چێ ینی جەنگێکی تر جێگرەوەیان داهێناوە جا زۆر گرنگە ئێمە ئەگەداری ئەو حاڵەتەش بین قەت 100% نەچینە نێو جەنگێکەوە کە یەکێکی تر دەیکە دەبێ ئەو جەنگە بێ کە خۆمان بە خۆمانی دەکەین ئەو جەنگە یارمەتی دەرمان هەبێ بەڵام نەک کە کۆتایی هات بڵێ من ئیتر تاو ئیشەکەت ئەوە هەڵەیەکی زۆر گەورەیە من تەنانەت ترسم هەیە لە کوردستانی ڕۆژئاوا ترسم هەیە لە کوردستانی ڕۆژئاوا سبێ ئەمریکا بڵێ دەستان خۆش بێ ئیشێکی باشتان کردو تا بۆ نمونە یعنی ئەمە هەمووی ئەبێت بزانین ینی ئینسان مادام ئەژێ مادام نەمردووە مادام لە ژیاندایە دەبێ عەزیمەتی ئەوەی هەبێ ئێمە هەتا دوا نەفەس ئەبێ هەر فێربین تا دوا نەفەسی ئینسان دەبێ هەر لەم بابەتانە فێر بێ بۆیە ئەوە زۆر گرنگەکە هاوکێشەی جیهانی خوێندنەوەی هاوکێشەی جیهانی بۆ ئێستا زۆر گرنگە خاڵێکی زۆر سەرەکیمان پێ دەڵێ شتێک نەماوە بە ناوی یەک دەوڵەت هەر دەوڵەتێک چەند دەوڵەتێکە لە ناو خۆیدا یعنی چی یعنی دەست من ئێستا دەچم من دەتوانم ئێستا بۆ خۆم شتێ بکەم بڵێم من ئەمریکا لەگەڵمە بەس ئەمریکایەک ئەمریکا نییە ئەمریکا خاریجەکەی لەگەڵما یان من لەگەڵ دیفاعەکەی دانیشتوم یان من لەگەڵ CIA-یەکەی دانیشتوم تۆ لەبیرت نییە لە ساڵی 1992 ئەو کاتانە سەرەتاکانی ڕاپەڕینش بوو ئۆپۆزیسیۆنی عێراقی عەرەبی لە کوردستان دەژیان بارەگایان لە کوردستان بوو کاریان دەکرد بۆ ڕۆخاندنی ڕژێمی سەدام ڕۆژێک بینیمان شەڕێکی زۆر تند ڕوویدا لە نێوان جەماعەتی ئەیاد عەلاوی و جەماعەتی ئەحمەد چەلەبی باش ئەمانە هەردووکیان دەیانگوت هەمووان هەردووچان بە بەردەوامی بەڕێ ئەمریکاوە بوون هاتوچۆی ئەمریکایان دەکرد
لە دانیشتنی حیزبەکانیشا خۆم جۆم لێ دەبوو هەردووکیان دەیان گوت ئێمە ئەمریکامان لەگەڵە ئەی ئەم دووە بۆ لە یەک دەدەن ئەو باڵێکی نێو ئەمریکا لەگەڵی بوو ئەم باڵێکی دیکەی نێو ئەمریکا لەگەڵی بوو نامێناوی بەرم دەمانزانی کەواتە دوجار دەکرێت یەک وڵاتیش بێ بەڵام باڵ بێ ئەو وڵاتە بەو شێوازە بێ ئێستا وڵاتان ئاوایان لێ هاتووە بۆیە خوێندنەوەی ئەو سەردەمە مرکزیەتە نییە وەکو جارانی زوو قەدیمی زوو بڵێ مەسەلەن وڵاتی فلان لەگەڵ منە دەبێ بزانی لەو وڵاتەشدا سە بۆ نمونە ئێستا ئەم باسی ئینی خۆمان باسی ڕیفراندۆمی خۆمان بەشێک لە ئەمریکا وای دەبینێ کە کورد شایانی ئەوەیە دەوڵەتی هەبێ و چەندین ساڵە هەوڵ دەدا لە ئەمریکا باڵێک خەتێک دەستگایەک دامەزراوەیە بوتن هەمی جددینە یان تنی تەکتیک نانە ڕاستیشە ئەوە دامەزراوەیەک لە ئەمریکا دەڵێ لەبەر 4 سەبەب کورد شایانی دەوڵەتە یەکەم زۆر ماندوو بوون زۆر هەوڵیاندا و 100 ساڵ بەلایکەمەوە سایکسپیک و هەموو ئەمانەت پێ دەڵێ دەنووسێ و قسەیە دووەم دەڵێ لەبەر ئەوەی کورد یارمەتی دەری پێکاتەکانی تریداوە پێکاتەکانی دیکەی عێراق هەمووی لە لای کووردە وەختێک کورد دەوڵەت هەبێ پێکاتەکانی دیکەش دەپارێزرێن ئەم بۆچوونەشی هەیە سێم دەڵێ لەبەرەوەی ئێمە لە ڕووی ئەخلاقی و ئێمە باسی دیموکراسیمان کردووە و وێدرۆ وڵسنی خۆمان لە 1916 باسی مافی چارەنووسی بۆ گەلان کردووە ئەگە بانەوەی ڕێز دە بۆچوونەکانی خۆمان بگرین دەبێت کورد دەوڵەتی هەبێ دەبینی ئەمە قسەیەکە و بەعلەنی دەکرێت بەشێکی دیکە دامەزراوە ئەمریکیەکان دەڵێن نا ئەگەر ئێمە ئەم کارە بکەین لەگەڵ تورکیا تێک دەچین تورکیا ناتوێ ئێمە ئەو چی لێ بکەین دەڵێ ئێران ڕاستە پەیوەندیمان خراپە لەگەڵی بەڵام ئەگەر ئەم کارە بکەین ئێران زیاتر دێتە نێو عێراقەوە ئەوجا ئێمە چ بکەین دەڵێ ئێمە عێراقمان ڕزگار کرد لە ڕژێمی سەدام سوودمان لە عێراق وەرنەگرت و هێشتا دەبێت سوودی لەوەربگرین ئەگەر ئەم جا بکەینەوە چۆن سوود لەوەربگرین ئەویش باڵێکە کەواتە کە ڕیفراندۆم پشگیری نەکرا ئەو باڵی تر سەرکەوت ئەمە نیشانەی ئەوەی ئەوە مامەڵە لەگەڵ دەوڵەت دەکرێت بەسی فاکتەرین نێودەوڵەتی کرد مامۆستا چاوە بەسی فاکتەرین نافخۆیی بکەین ji بۆ vê pirsê فاکتەری ناوخۆیی بە معنایەکی تر بڵێ ئەقلیمی ڕاسترە یعنی ئەو دەوڵەتە گەورەکانە ئەی تو دەڵێ ئەم دەوڵەتانە چین ئەگەر بۆ ئەوەی لەبیرت نەچێتەوە نوکتەیەکی سیاسی هەیە ئێستا خەڵکەڵێ باشە ئەمریکا و رووسیا و فەڕەنسا دەوڵەتی گەورن خێرە مەسەلەن ئێستا ئێران و تورکیا و ئەوانە دەتوانن ڕێگر بن لە بەردەم پرۆژەکانی ئەو دەوڵەتانش ئەوە دەبینی ئەلەوە چۆن ڕوودەدا لەبەر ئەوەی دەوڵەتی زلهێزی جاران وەک جاران زلهێزی جاران نەماوە بڵێ دەوڵەتێکی زلهێز هەیە هەموو شتێک بەدەستی ئەوە وا نەماوە نوکتەیەکی سیاسی هەیە نوکتەیەکی سیاسی هەیە دەڵێن کابرایەک دراوسەیەکی دەبێ دراوسەکەی کەڵەشێرێکی هەیە کەڵەبابێکی هەیە ئەو کەڵەبابە هەموو بەسپێدەیەک زوو دەخوێنێ دەقوقێنێ ئەو دراوسەیە بێزار بۆلی بەو خاوەن بەو دراوسەی دەڵێ بە جیرانەکەی دەڵێ کاکە وەڵڵا ئیزعاجی کردم جارێک دوو سێ دا ئیتر پێی دەڵێ ئەوی چ دەکە سەری دەبڕێ کەڵەشێرەکە سەر دەبڕێ ئیتر کابراڵە ئیسراحەتم کردوتەوە پشتی چەند ڕۆژێک و دوای چەند ڕۆژێک تەماشا دەکا چل کەڵەباب چل کەڵەشێر لەسەر دیواری ئەو دەخوێنێ و ئیزعاجی دەکەن دەڵێ ئەوە چییە کاکەەوە بۆی لێ هات دەڵێ ئەوە جاران ئەو کەڵەشێرە کۆنتترۆلی ئەو چلەی کردبوو نەی دەهێشت ئەوانە بۆ قوقێن بە تەنیا ئەو دەی قوقاند و بەیانیان ئێستا کە ئەو نەما ئەو چلە هەمووی گەورە بوون هەموو خۆیان بەشت دەزان ئەوان قسە دەکەن ئەمریکا کە نەما لە ساحە بەو معنایی زمانی حەفتاکان و شەستەکان ئێستا دەوڵەتە ئەقلیمەکان شتن بۆ خۆیان بۆیە چەندین کتێب لەو بوارە قسە دەکەن کورتی کەمەوە دەڵێ ئێستا لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئێمە 5 دەوڵەت شتن یعنی ئەو کەڵەشێرە گەورەیە کە ئەمریکا بوو بە تەنیا نەما ئێستا 5 دیکە دەخۆقێنێ و 5 دیکە دەخوێنێ هەموو سپێدەیەک یەکێکیان ئێرانە یەکێکیان تورکایە ئەوە دوو سێمیان ئیسرائیلە چوارەمیان میسرە پێنجەمیان سعودی دەڵێ ئەم 5 لە یەک کاتدا ڕازی ئەکرێ بۆ شتێک زەحمەتە داویتر ئەوە شێوازی لێدین جا لەبەرەوە ئەوە زۆر گرنگە کە بزانی بە پێی نزیکی و بەرژەوندی اینجا تۆش کەوتوتەتە ئەوێ تۆش لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەوەشی لەبیر نەچێ ینی دەستەواژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەی تۆخ بووە لە دوای جەنگی دووەمی جیهانی تۆخ بووە بەتایبەت لە دوای گرتنی کەناڵی سوێس و شەڕی سوێس و ئەو بابەتانە ئیدی لە ئێرانەوە تا دەگەیتە میسر و ئەم ناوچەیە لە باشووری تورکیاوە تاوەکو و دەگەیتە سعودیە ئەم ناوچەیە ئەو ناوچەیە بۆش مامۆستا ئەقتەرە جەنابەتت بێژتن بەهانە نییە بۆ فاکتەری نێودەوڵەتی و دەوڵەتین ئەقلیمی بەهانەک نییە حەجەتێک نییە بووان یان تنێ وەک تەحلیلەکە نا یعنی هەر چۆن دەڵێ خوێندنەوەمان ئێستا ئەو هەیە خوێندنەوەمان ئێستاکە هی من نا ینی خوێندنەوەی شارەزایانی بواری سیاست کە دێ خوێنینەوە وایە دومیش لە ڕووی واقعیشەوە هەروە دەرکەوت لە ڕووی واقعیشەوە مامۆستا دیسان دەبێت بزانین مرۆڤی کورد چاوا دەبیتە فاکتەرێکی بەهێز بۆ ناوخۆی خۆ بۆ ناوخۆی خۆ هەمومان گلەیمان لە چی هەیە بۆ ناوخۆی خۆ باسمان لە مؤسساتە
ینی زۆر گرنگە دەوڵەتدانان قەیناکە ئەمجا سەر نەکەوتی ما مؤسساتێت هەین خۆ کۆتایی دنیا نییە پێڵێن مؤسساتت هەیە جاری وایە پێ دەڵێن مؤسساتێک دا ماڵدراوە نەزعکراوە لە چی لە پیشەکەی لە ئەرکەکەی یعنی چۆن یعنی زۆر جار دەگوترێت دیموکراسی کە تەماشای دیموکراسی دەکەی پیرەژنێک دەیگوت ئەوە چیە لە عێراق ڕوودەدا کوڕێک دەڵێ کوڕێک دەیگوت ننکم دەڵێ ئەوە چی بوو لە عێراق ڕوودەدا ئێستا سەدام ڕووخاو ئەوتمۆ دیموکراسی ئەلە لە مێشکی ننکم وا دروست بۆ دیموکراسی یعنی ئینقیلاب و هاتنی جەیش و سوپایەک و لادانی ئەوی دیکە لە کاتێکدا وانە چکە ڕسمەکەوا دەرچوو تازە لە مێشکی ئەو جۆن لای ئێمە کە دەڵێن دیموکراسی دەڵێن هەڵبژاردن یەکێک لە فاکتەرەکان یەکێک لە چۆن دەڵێ بنەماکانی دیموکراسیە ئەوەی کە لە پێشەوە باسم کرد خاڵی زۆر سەرەکی لە دیموکراسی ئەوەیە چەند حیزبێک دەبنە حکوومەت ئیلا ئەبێ ئۆپۆزیسیۆنە هەبێ ئۆپۆزیسیۆن لە هەر وڵاتێکدا نەبوو ئیدی هیچ چاودێرێک نامێنێ بەسەر دەسەڵاتەکەەوە هیچ چاودێرێک نامێ ڕەنگە ئەو حیزبی کە یعنی چۆن دەڵێ بڵێ من ئۆپۆزیسیۆن بوون خێری چیتیایە ناخێری ئەوەی تایە کە دوای دوو خولێکی دیکە تۆ دەنگ ئەهێنیتەوە جارێکی دیکە هەتا دەڵێن ینی ئەوەی کە خوێندومەتەوە دەڵێن وڵاتانێکی وەکو بەریتانیا فەڕەنسا وڵاتە ئەوروپیەکان ئەگەر لەسەر یەک چەند جارێک حیزبێک سەرکەوێ دوای هەر ئینەکەن دەنگەکان ئەگۆڕن بۆچیان ئەڵێن بۆ ئەوەی لە ئۆپۆزیسیۆنە نەمرێ بڵێ من ئومێدم نییە ئێستا لە ئەمریکا ئەڵێنەوە دیموکرات و ئەوە کۆماریەکان بە بەردەوامی ئاڵۆگۆڕی دەسەڵات دەکەن بێمەوە سەرباسەکەی خۆمان ئێمە لە کوردستاندا پەرلەمانمان هەیە حکوومەتی هەرێممان هەیە حیزبی سیاسیمان هەیە زۆر گرنگە ئەوە کە پێی دەڵێ ئەو دام و دەستگایانە پەرلەمان و حکوومەت و قەزا هەمووی لە یەک جا بکەیتەوە چکە یەکێ لەمانەکانی دیکەی دیموکراسی چییە جیاکردنەوەی دەسەڵاتەکانە لە یەکتر ئەوە یاسادانانە ئەوی دیکە جێبەجێکردنە ئەوی دیکە چۆن دەڵێ قەزا و یاسا ببوورە دادا مان ئەبێ هەر کەسە سربەخۆی و سربەستی خوێنیان هەبێ کەواتە زۆر گرنگە لە ئاستی نێوخۆدا دام و دەستگاکانمان بەهێزکەینەوە دام و دەستگاکانمان بەهێزکەینەوە لەسەر ئەو پەندە بڕۆین کە دەڵێ ئەو گورزەی عەرەب قسەیەکی هەیە جوانە بیکەی بە کوردی دەڵێ الضربة التي لا تقتلنا تقوينا واتە ئەو گورزەی ئەو مشتە کۆڵەیەی ئەو گورزەی نامان کوژێ بەهێزمان دەکە نەیکوشتووی یانکو زیرەکی ئەو نییە و نەکەوی زیرەکی ئەوە دەمە و کەوتی ڕابیۆ جارێکی دیکە ئەرنە سەمەنگوای ئەوە قسە جوانش دەکە ڕاستە کەواتە لێرە ئەوە خاڵێکی زۆر سەرەکیە کە ئاماژەی پێ بکەین خاڵی دیکە ئەوەیە کە بەڕاستی ئێمەش وەکو خەڵکی دیکە وەکو گەلانی دیکە هەڵە دەکەین شوێنە هەڵە دەکەین بەس گرنگە وەختی هەڵەمان کرد دان بە هەڵی خۆماندا دەنین زۆر گرنگە هەڵەکانی خۆمان ڕاستکەینەوە زۆریش گرنگە هەر قسەیەکەیە دەکرێت بە گۆرانیش دەڵێن کورد خیانەتی تایە هەمیشە هەموو گەلانی دیکەشتایەتی چۆن وا بکەین خیانەت بێتە تعریفکردن چونکە ئەگەر خیانەت نێتە تعریفکردن دەبێتە میزاجی تعریفکردنی مامۆستا تۆ مەسەلەن بە من تۆ کارێک دەکەی من دەڵێم تۆ خائینی من کارێک دەکەم تۆ دەڵێ خائینی لە کاتی تر تۆ بیکەی تۆ خیانەت نییە ئەوە پێی دەڵێن ستاندارد نەبوو ستانداردێکی بۆدا من نمونەیەک پێ دەڵێم ئێستا ئێمە چەند ساڵە هەوڵ دەدەین بڵێین کیمیابارانی هەڵەبجە و چەند ساڵە هەوڵ دەدەین ئەنفال بکەین بە جینۆساید تا ئێستا نەبووە لە ئاستی نێودەوڵەتی نەبووە وانە چونکە کە دەڵێ بۆ چونکە دەڵێنێکی لە هۆکارانە ئەوەیە مەسەلەن ئیتفاقی ڕۆما عێراق تایدا ئیمزای نەکردووە ئیتفاقی ڕۆما و چۆن دەڵێ دادگای جینایەتی نێودەوڵەتی دادگای تاوانەکان دادگای نێودەوڵەتی تاوانەکان چوار تاوانی سەرەکی داناوە دەڵێەوەی ئەم تاوانانە ئەنجامدا ئەوە تاوانی گەورن دەبێت لە بەردەمی ئەو دادگایە ئەو بێ ئەنفال چونکە لە 1970 ڕوویداوە ئەو دادگایە دەڵێ من کە ئەم دادگایم دروست کردو ئەم دادگایم داناوە دەڕوانمە ئەو کەیسانەی کە ڕوویان داوە لە یەکی تەمموز یعنی یەکی حوتی 2002 ڕوویداوە من لەو کاتە داناوە چکە دادگاکە دروست بوو بۆ شێوازە دروست بووە ناڕۆن نانۆڕمە ناڕوانمە ئەو کەیسانەی کە پێشی یەکی حوتی 2002 دروست بوو ئەم قسەیم بۆ چییە ئەم قسەیم بۆ چیە ئەم قسەیم بۆ ئەوەیە ئێمە ڕابردوو ناتوانین دادگایی بکەین ڕابردوو ڕۆی ئێستا زۆر گرنگە دام و دەستگاکانمان دام و دەستگای پەرلەمانی ئەڵێ حکوومەت نا دام و دەستگای دادپەروەریمان دەڵێ قەزائیمان دەڵێ یعنی پێناسێکمان بۆ بکە هێڵە سوورەکانی نەتەوەیی کامەیە هەندێک هێڵی سوور پێی دەڵێن ئەوە بیکەی خیانەتە وانە ئەگەر ئەوەت ئەو هێڵە سوورانەمان دیاری کرد ئیدی من ناتوانم بیپەڕێنم تۆش ناتوانانی ئەو هێڵە بپەڕێنی بۆ هەمومان وەک یەک دێتە باسکردن وەکو دادگای نێودەوڵەتی جینایەت چۆن گوتی لە یەکی حوتی 2002 من تەماشای ئەو کەیسانە دەکەم و پێناسم بۆ جینۆساید پێناسێکی هەیە تاوانەکانی جەنگ پێناسەیەکی هەیە مانە هەمووی پێناس کراوە
بۆ پێناسە ئەوەی تۆ نایگرێتەوە کە نایگرێتەوە وایە لەو پێش ئەو تاریخە ڕوویداوە ئێمە دەبێ هێڵی سووری نیشتیمانیمان هەبێ یەک نمونەیەک ترت پێ دەڵێن جووەکان لە بینی خۆیاندا یەکێ لە هۆکاری سەرکەوتنیان ئەوەیە کە هێڵی سووری نەتەوەییان هەیە نیشتیمانیان هەیە نابێت کەس بیبەزێنێ نابێت کەس بیبەزێنێ بۆیە دەڵێ مەسەلەن چەند شتێکیان داناوە مەسەلەن ئەوان دەڵێن نازیەکان کاتی خۆی ئێمەیان قەتڵ و عام کردووە وایە ڕەنگە کەسێک ئیشی بۆ نازیەکان کردبێت لە دووریشەوە هەر دەڵێن ئەوە خائینە پیاوێک جوو کاتی خۆی پاسەوان بووە لەبەر دەرگای دامەزراوەیەک کە ئەو دامەزراوەیە هی نازیەکان بۆ لە ئەڵمانیا وازحە مؤسسەیەک دامەزراوەیەکی نازیەکانە پیاوێکی جوو لەوێ چییە لە بەردەمی ئەو دەرگایە پاسەوانە پاسەوانی ئاسایی تاوا نازیەت تەواو بوو ئەو پیاوە پیر بوو تەمەنی گەشتە 70 ساڵ چوو بۆ ئەمریکا لۆبی جووەکان لە ئەمریکا هەڵمەتێک و کەمپینیەکان لەسەر ئەو جوۆی خۆیان کردگوتیان ئەوە ڕۆژە لە ڕۆژان پاسەوان بووە لە بەردەمی دامەزراوەیەکی نازیەکان کە ئەو کاری پێکردوین ئەوە نابێت لە ئەمریکا بێت لە ئەمریکا دەریان پەڕاند چۆن ستاندارد هەیە ئەمە زۆر گرنگە خەتی سووری نەتەوەیی و نیشتیمانی سەر ئاستی جوواکی مامۆستا مە چ خاڵ و ڕێوشین مە هەنەک و جوواکەکێ بەهێز بەرهەم بینین باشە ئەوەش خاڵێکی زۆر سەرەکیە بەڕاستی کە ئەمان باتەوە سەر ئەوەی کە سیانەیەکمان هەیە پێی دەڵێن سیانەی نان و ئازادی و ئاسایش یعنی تۆ ئێستا چەند هەوڵ بدەیت لە ئاستی نیشتیمانی و نەتەوەیی بەهێزبی دوای تۆ نانت دەوێ مرۆڤ نانی دەوێ بۆیە بینی اقتصاد هاتوتە پێشەوە جاران دەیانگوت ینی پێیان دەگوت ئابووری حکوومەت وەزارەتێکەیە بە ناوی ئابووری دارایی و ئابووری بۆ نمونە دەڵێن ئابووری حکوومەت ئێستا مێرکڵ دەستەواژەیەکی داهێنا بۆیە هەروە دەرەچێتەوە بە بەردەوامی ئەڵێ ئابووری حکوومەت نا حکوومەتی ئابووری حکوومەتی ئابووری حکوومەتەکە هەموویە بێ اقتصاد بێ بەو ماناییکەوە اقتصاد ئێستا فاکتەری سەرەکی بۆ سیاست بۆیە سێ کوچکەی نان ئازادی ئاسایش ئەفسی گوچکە مامۆستا وەک مصطلحات الدينية إسلامي وآمنهم من جوع وأطعمهم من جوع وآمنهم من خوف راست فاکتۆری ئازادیە تێدانە ینی ئەوێ چ دگەهێنیتە ڕاستە ئەوە دەگەینێ کە تۆ چەندین ئاەتت هەیە فلقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام ذي مسغبة في يوم ذي مسغبة کەواتە جارێکی تر هاتەوە ئەمجا لەوەی تۆ گوتت لەو ئاەتە بوو بەچی بوو بە دوانەی ئاسایش و نان لێرە بوو بە ئازادی و ئاسایش کەواتە کۆی کەیتەوە دەستخۆش مامۆستا مەدوێت بزانین ئەرێ ڕاستە دیرۆک خود دووبارەت کەتە ئەخفتنا زورت بژنێ التاريخ يعيد نفسه وا دەڵێ ئەخفتنا ڕاستە ئەم ئاخافتنە ڕاستە و ناڕاستە چۆن ڕاستە بۆ گەلێک کە نەیەتە گۆڕین هەروەکو خۆی بێ گەلێک نەیەتە گۆڕین هەروەکو خۆی بێ ڕووبارێک هەیە لە بینی من و تۆ ڕووبارێک هەیە لە بینی من و تۆ ئەو ڕووبارە باپیرانی مە و باوکانی مە بە بەردەوامی کە چوونە بەو ڕووبارەیە و ئاوەکەی زیادی کردووە و لە کاتی زیادبوونی ئاوەکە نەفرێکی خنکاندووە بردوێتی ئیدی دەڵێن مێژوو خۆی دووبارە دەکاتەوە هەموو جار دەربارەی مە کووردا مێژوو دووبارەت بیتەوە اینجا ئەوە دەڵێن ئەو ڕووبارە بە بەردەوامی 100 ساڵ خەڵک دەبا هەر دەڵێن ئەوە مێژوو خۆی دووبارە دەکاتەوە لای گەلێکی دیش لە بینی دوو شاردا ئەو ڕووبارە هەیە بەس پردێکی لەسەر دروست دەکەن ئیدی ئاو زۆر بێ زۆر نەبێ بەسەر پردا دەچن لەوێ مێژوو خۆی دووبارە ناکاتەوە کەس نایەتە خنکان لێرە مێژوو خۆی دووبارە دەکاتەوە چونکە پردەکە دروست نەکرا کەواتە ئەوە دەڵێن لەو شوێنەی کە مرۆڤ نایەتە گۆڕین پێش ناکەوێ نایەتە گۆڕین ناگۆڕێ و هزری ناگۆڕێ و بیرکردنەوە ناگۆڕێ بەڵێ مێژوو خۆی دووبارە دەکات وەختی ئێمە دەچین مێژووی خۆمان دەخوێنین کتێب دەخوێنین دەڵێ کورد دەڵێ وەڵاو قسەیە دەڵێ بۆ ئێستا نووسراوە ئەوە زای معنەی چییە مانای وایە نە ئەو زیرەک بۆ چونکە ئەو باسی پێشببینی ئێستای نەکردو نەیگوتۆ دوای وای لێ دێ باسی زمانی خۆی کردو نە ئەوەی ئێمەش ئیسیفادەمان کردبێ معنەی وایە ئێمە ئێستا لەو زمانە ئەژین بەسێ نمونەت بۆ باسکەم هێنام لەگەڵ خۆم لە مەلای گەورە کاتمان هەیە باشە مەلای گەورە لە تەفسیرەکەیدا لە تەفسیری قورئاندا بە کوردی مەلای گەورە سێر ڕوودا و باسەکە من ئێستا هەرسێکی بۆ باز دەکەم ئەو باسی زمانی خۆی دەکەم تۆش ڕەبتی کە بە ئێستاوا دەزانی باسی ئێستا دەکەن ئەو مادام باسی وا هەست دەکەی باسی ئێستا دەکە ئەوە خراپی منە ئەوە خراپی منە با نەڵێم ئێمە ئەوە تەفسیری قورئان دەکە دەڵێ ئەمڕۆ تەفسیری سوورەتی ئەسەجدە تەواو بوو ئەوە کە تەفسیرەکە دەکا کە چۆرە سوورەتی سەجدە و تەواوی دەکا و لە بنەوە هامیشێک دەنووسێ دەڵێ تەفسیری سوورەتی ئەسەجدە تەواو بوو ڕۆژی پێنجشەممە ئەوە دەڵێ وەقتی عەسر دڵم زۆر مشەوەش بوو
لەبەر حەوادیس و وەقاعی ناخۆش حەوادیس و وەقاعی ناخۆش نازانین عاقبەتی عێراق چی لێ دێت ئەوە حەوادیسەکە شتێک ڕوویداوە نازانین عاقبەتی عێراق چی لێ دێت چونکە ئەوەی کە لە عێراق ڕوویداوە ئەمی شەگرێتەوە لە کۆی خوا بە ڕەحمی خۆی ئەو فتنەیە بەرتەرەف بکە یعنی لە ئێمەی لادا خوا بە ڕەحمی خۆی ئەو فتنەیە بەرتەرەف بکە ئامین لە بنەوە دەنووسێ 15 سەفەر 1358 تەماشام کرد 15 سەفەر 1358 ئەکاتە 6 نیسانی 1939 چ بووە لەو کاتە دوایە شەشی تەماشاکەم لە چواربەری 2 ڕۆژ لەو قسەیە مەلیک غازی بەوە شتێک دەڵێن سیارەکەی کوژرا خۆی چێشابینێکە و مەلیک غازی نەما و عێراق کەوتە مەجهولەوە و ئایا چی لێدی هەندێک دەڵێن ئینگلیز وای کردووە هەندێک دەڵێن سیارەکەی خۆی لەوەیدا باش ئەوە کە سیاسیەکانی سەردەمی مەلای گەورە مەسەلەن بێپەیمان بوون لەگەڵ کورد ئەوجا لە تەفسیرەکەیدا لە شوێنێکی دری تەفسیرەکەیدا دەڵێ مع الأسف تا ئەو ئاخیرە تێنەگەیشتین کە ڕیجالی سیاست بعهدن اینجا ئەڵێ باوەڕ بکە ئەلئانیش زۆر کەس بڕوایان پێ دەکەن ئەمە یعنی ئەمە باسی 1939 چلو ئەو کاتانێ بەری 80 چون هەیە گەلوی بارود و خێدەها تێکەڵە ئەوە معنای وایە ینی ئێمە نەگۆڕاوین دەبێت ئەو وا دەڵێ دەبێت پشتی 80 ساڵ ئێمە بگۆڕابێن باسش سێری کە ئێمە شتێکی دی دەڵێ چۆ بۆ بەغدا لەوێ ئینگلیزی دیوە چۆن ئیش دەکەن و چۆن دەوڵەتداری دەکەن ئیدی شتێک دەنووسێ لە تەفسیرەکەیدا دەنووسێ لە تەفسیرەکەیدا شتانە دەنووسێ کە ئێمە چی دەکەین دەڵێ لە تاریخێ یعنی لە بەروارێک لە تاریخێ لە بەغدا بووم تەماشام کرد لە مەعسکەری ئینگلیز تەماشای حاڵ و وەزعیەتم ئەکرد ئینگلیز چۆن ورد ئیشەکەن دەبینی ئێمە بەچی مەشغوڵین نەمبینی ئێمە بەچی مەشغوڵین ئەوانش بەچی خەریکن مع أنه دعوای استقلالیەتمان دەکرد بەو حاڵە بچینە مەسافی دووەلی ڕاقیە چ دەڵێ بەو حاڵە بچینە مەسافی دووەلی ڕاقیە مەسافی دووەلی ڕاقیە یعنی بگەیتە ئاستی دووەلی بەرزەکان و پێشکەوتەکان دەبێت شتێکی وەک ئەوان بکەین کەواتە مەلای گەورە لە 80 ساڵ لەمەوە بەرەوە دەڵێ ئێمە پێویستە چی بکەین بەخۆی دەڵێ ئەبێت چی بکەین ئەبێ کارێک بکەین کەوا هەنگاو بە هەنگاو نزیک بینەوە لەو ئاستانە جا مەسم چی بوو لەمە ئەمە ئەو باسی زمانی خۆی کردو بەڵام لە عینی وەختیشا ئەوە مانای ئەوەیە کە تۆ دەڵێ دەبێت چۆن بێ دەبێت ئەو گۆڕ مێژوو ئەگە خۆی دووبارە کردەوە یعنی ئێمە نەگۆڕاوین ئەگەر ئێمە گۆڕاین مێژوو ناتوانێت خۆی دووبارە مامۆستا بوو vê ڕەوشانەها مەچ زانین و زانستێک و ڕەوشەنبیریەک پێتویە ئەم تێڕە دەرباز ببین خاڵێک سەرەکی هەیە لە بیرم نەچێ پەیوەستە بەو بابەتەوە ئەوش ئەوەیە کە یعنی ئەگەر ئەمە بڕوا بکەی مێژوو خۆی دووبارە کات و تووشی گرفتێکە بین ئەوش ئەوەیە کە گرفتێکە نابێت تووشی بین گرفتێکە کە بەڕاستی ینی ئەم بارودۆخە سەر خەڵکێکی زۆر بێزارە بێت دوای ئەوەی کە بێزارە بێت لە ئەنجامی ئەوەی کە بێزارە بێت پاشماوەیەکی تووشی فەرامۆشکرد نەبێ ینی هەموو بابەتە گرنگە نەتەوەی نیشتیمانەکانی لەبەر چاوەکەوێ حەزی لێ نابێ لێ دوورەکەوێتەوە ماوەیەکی دیکە ئەم کەسە ئەگەر وای خوێندەوە هاوچەشە جیهانەکان لەگەڵی دانیە لەوەیە بیری توندڕەوی بۆ دروست بێ لەوەیە ماوەیەکی دیکە یعنی بگاتە ئاستێکی چۆن دەڵێ تونتر لەو حاڵەتیکەوە بەسەری دێت چونکە تووشی ناومێدی دەبێ ڕەنگە هەندێک لەو حاڵەتی ناومێدەکەی توش بوو تووشی پوچگەرایی بێ پوچگەرایی عەدەمیەت ئێمە زمانی هەفتاکان کتێبێکمانە خوێندەوە الوجود والعدم باسی جان پۆل سارتەر یعنی یەکێک لەو هۆکارانی کە دەڵێن سارتەر بۆچی تووشی عەدەمیەت بوو بۆشی بڕای بە پوچگەرایی بوو دەڵێن یەکێک لە فاکتەرەکان ئەوە بوو بەشداری کرد لە خۆپیشاندانێکی گەورەی قوتابیانی فەڕەنسا لە 1968 ئیدی خراپ تێکشکە کە خراپ تێکشکا بڕای بە خەبات نەما بەرەو پوچگەرایی چوو کەواتەمەش زۆر گرنگە ئاگامان لێبێ ئێمە لە ئەڵلقەی پێشودا باسم کرد ئینسان تێک دەشکێ وەک جەستە بەڵام نابی ئیرادی بڕۆخێ مادام ژیانت زانستە ڕۆشنبیرێک پێتویە بوو نەهاما ئەو پرسیارێکە زانایانی قەدیم هەتا من بە مامۆستایانی ئاینیشم گوت لە سیمینارێکە لەم دوایانە گوتم ئێوە لە سەردەمێک کاشتی کۆنتان بە ئێمە دەگوت هەنگاوێک هاتنە پێش پێی دەڵێن فقهی واقع فقهی واقع یعنی فقهی ئەم واقعە وتم ئێستا مامۆستای ئاینی بۆ ئەوەی کە ناوی ئیمامە یعنی پێڵێن پێشنگ لە نێو کۆمەلگا پێویستی بە فقهەیەکە کە قەدیم ئیمامی شافعی و مالیک و ئەو حەنیفە و ئەوانە بەڕەحمەت بن کردویانە پێی دەڵێن ئەوان پێیان گوتووە بە معنایەک لە معناکان فقهی افتراضی یا فقه التوقع فقهی توقع
یعنی گرنگە تۆ فقهی واقع بزانی بەس گرنگتریشە تۆ کەسێک بی باسم لە ئاینە لە ڕووی ئاینی گرنگە کەسێک کە کاری ئاینی دەکات مامۆستای ئاینی فقهی تەوەقوعی هەبێ بزانێت پشتی 10 ساڵی دیکە لە ڕووی ئاینی خەڵک پرسیاری چی بۆ دروست دەبێت چونکە کتێبی وە هەیە کاتی خۆی ئیمامی جوینی کتێبی نووسیەوە بە ناوی غیاث الأمم في التیاث الظلم ئەڵێم کتێبم بۆ دوای خۆم نووسیەوە بۆ زمانی خۆم نییە کەواتە ئەوە دەرگایەکە وات پێ دەڵێ ئەمە ئێستا لە ڕووی سیاسی چی پێ دەڵێن ئەو ئاینیمان بەجێهێشت لە ڕووی سیاسی ئەمە پێی دەڵێن علم المستقبل ئەمە علمی مستقبلە ئێستا شتێکی پێڵێن مستقبلیات علمی مستقبل ئایندە ناسی ئایندە ناسی خوێندنەوەی ئایندە تۆ ئەزانی ئێستا مەسەرەن بۆ وڵاتە گەورەکان ئێستا ئەڵمانیا سین ئەمریکا وڵاتانی ئەوروپی بە شێوەزی گشتی تقریبا حتا بچتە وڵاتێکی وەکو سعودیە ئێستا وەلیعادی سعودیە پرۆژەیەکیە بە ناوی 20C ئیشی لەسەر دەکە ئیمارات ئیش لەسەر 20C دەکە ئەڵمانیا ئیش لەسەر 20C دەکە دەڵێن دەهێن دوێنێک ینی کە ئەم قسەیەکەم کۆنفرانسێکە بوو باسی ئەوەی کە لە 2030 چی ڕۆدە هەندێک سین ئیش بۆ 2050 دەکە دنیا ئەخوێنێتەوە چی لێ دروست دەبێت 2050 ئێمە ئەڵلقەیەکی لەسەر دەکەین ئینشاءالله کە ئێمەش بیر لەوە بکەینەوە دنیا بە چه ئاراستەیەک دەڕوا و چۆن دەبێت بۆ ئێمە گرنگ مامۆستا مەدوێتن ماوەی ئێکخولەکدا بزانین ئەرێکی هیوی ئومێدمە هەنە و vê qeyranێک بورین و دەرباز ببین لەو زۆر کورتی مام بە کورتی لەو کتێبە چۆنەڵێ قەدیمانەی کە خوێندومە تۆ کتێبی بە ناوی لعبەت الأمم لعبەت الأمم گەمەی نەتەوەکان گەمەی دەوڵەتان کۆبڵاند نووسیوێتی ئەم دێڕە بە کەڵکمان دێ دەڵێ لە حاڵەتێکدا تۆ ژێر کەوتووی لە حاڵەتێکدا تۆ تووشی شکست بوویتە کە دوو ئەگەریتیابێ یان هێزی سەربازیت بە تەواوەتی لە ناو برابێ هیدی هیچت بەدەستەوە نەمابێ بەرگری لە خۆی کە ئەوە نەبووە هێز کە ئەوە نەبووە لە لای ئێمە ئەوە لە سەردەمێکە هاوپەیمانان لە ڕژێمی سەدامیان داوای لە ڕوودا دوو بەرامبەرەکەت چەند مەرجی بەسەرا فەرز کردی هەمووی جێبەجێ بکەی هەموو مەرجەکانی بەرامبەرت جێبەجێ بکەی ئەوە شکستە یان هیچ هێزێکی سەربازیت نابێ ئەوە شکستە نە ئێمە سەفر بووینەتەوە لە هێزی سەربازی نە هەموو مەرجەکانی هیوامان مایە بێت بەردەوام بین دەستخۆش مامۆستا زۆر سپاس بۆ بەرسەرداناوان هەمی پرسیارە بینن ڕێزدار وی ئاوای دەهینە دوماهیاوێ خەلەکێ و زۆر سپاس بۆیان ڕێزدار کە گەلمە بوون هیویا مەوا بەخشینێ بۆیان بەڕێز زۆر سپاس بۆ هەفکارێن مە گەلمەت ماندی بوون ببینم خێر و شادی حتا خەلەکەکە دی بگەینە فێک خدای مەزن چاودێریامە هەمیا بکەت